سوور و سپی و سەوز و زەرد بۆ نوشانازیمان ئەم چوار ڕەنگەیە ڕەنگەکانی ئاڵای کوردستان. ئەمە چ جیهانێکە لەناو ئەم هەموو وڵات و نەتەوانەدا، لەناو ئەم هەموو ئاڵا ڕەنگا و ڕەنگانەدا جێگەی ئەم ئاڵایی ئێمەی تێدا نەبێتەوە. بڵێ ئەوە نەسەخت بێ ئێمەش وەک هەموو هاوڵاتیانی جیهان لەژێر ئاڵایەکدا بە ئارامی لەسەر خاچی خۆمان مشوێک بین. لە پێناو ئەم مافەسادەیەدا ساڵانێکی دوور و درێژە لەژێر ئەم ئاڵایەدا خوێنە ڕێژین، ئەجەنجین و هاوارەکەین وەڵێین ئێمەش هەین. ڕۆڵەکانمان لە هەر بۆنەیەکدا بوو بێ، لە هەر سوچێکی ئەم دنیایەدا بوو بێ، دەرفەتێکیان دۆزیوەتەوە و ئەم ئاڵایان شەکاندوەتەوە، لە خۆیان پێچاوە و وتویانە ئێمەش هەین. ئێمە دەست لەم ئاڵایە بەرنادەین، ئەمە بوونی کوردانی ئێمەیە. ئەی خۆری زەرد دڵنیا بە نایەڵی ئاوابی، ئەی ئاڵای شەکاوە دڵنیا بە نایەڵین بنەویت. پیرۆز بێت ڕۆژی ئاڵای کوردستان.